پۆستی پارێزگاری سلێمانی کە 2 ساڵ لەمەوبەر ناکۆکی قوڵی نێوان گۆڕان و یەکێتی بوو پەیوەندیەکانی ئەو دوولایەنەی گەیاندە قۆناغێکی ئاڵۆز، بەڵام ئێستا کەوادەی ئاڵوگۆڕەکە نزیک بۆتەوە هیچ لایەنێکیان ئامادە نین بەڕوونی لەسەر ئەم پرسە قسە بکەن کە ئایا ئاڵوگۆڕی پۆستەکە لە وادەی خۆیدا دەکرێت یاخود نا. ئەم ناڕوونیە دوای ئەوە دێت کە ئەم دوولایەنە ڕێکەوتنێکی سیاسی نێوانیان ئیمزا کرد و زۆرێک لە بەرپرسانی یەکێتی و گۆڕانیش ئاماژە بۆ دەکەن کە ئەوان ڕێکەوتنێکی گەورەتریان کردووە و ئاڵوگۆڕی پۆستی پارێزگاری سلێمانیش نابێت بە کێشە لە نێوانیاندا. من نا بۆم کورسێ لەدایک بووم لەسەرم کورسێ ژەمرم. ئێستا کە کەمتر لە 2 مانگی ماوە بۆ ئاڵوگۆڕکردنی پۆستی پارێزگاری سلێمانی لە نێوان گۆڕان و یەکێتیدا، سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێ خەڵکی دوای 2 ساڵ هێشتا بە دوای ئەو پرسیارەوەن کە ئاخۆ ئاڵوگۆڕەکە دەکرێت یاخود نا. خەڵک لە قۆناغی یەکەمیا بردویانەتەوە کە بنەماکان سەرکەوتون و تەمەناشەکەین کە لە ڕۆژگاری خۆیان لەسەر ئەو ڕێکەوتنانەی هەن و لەسەر ئەو ئیستیحقاقی هەڵبژاردنەی کە بزوتنەوەی گۆڕان و کاندیدەکەیان بۆ پۆستی پارێزگای هێناوێتی جێبەجێ ببێت. بۆیە بە بڕای من بڕوام وانە هیچ کێشەیەک لە دەستا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات لە کاتی خۆیان ڕووبات. گۆڕان و یەکێتی لە 7 مانگی ڕابردوودا ڕێکەوتنێکی سیاسیانی ئیمزا کرد. بەرپرسانی یەکێتیش دەڵێن ڕێکەوتنەکە پەیوەندیەکانی هەردوو لای زیاتر بردوتە پێشەوە و ئێستا باشتر لە ڕابردوو دەتوانن لەسەر پۆستی پارێزگاری سلێمانی لێک تێگەیشتنیان هەبێت. ڕەنگە لەسەر پارێزگای سلێمانی ئێستا بتوانین باشتر تەفاهم بکەین لە جاران زۆر باشتریش. خەڵکی سلێمانیانە بزانم پارێزگارەکەیانە گۆڕی یاخودنا. ئەوە ڕەنگە ئەوە ئێستا نەبوو ئێمە نەبوو گۆڕان مەسلەیەکی ئەوەنگا حساس بێ و کوجارەکانی کەکە حساسیت هەبووە ڕەنگە جۆرێک لە تەحەدا و لەوشی پێوە بێ. ئێستا پەیوەندەکانی ئێمە و گۆڕان خوتانەزان لە قۆناغی زۆر پێشایەوە چاوەڕێواکەین کە لەوش زیاتر بچێتە پێشەوە. ئەو مەسائلانە بۆ ئێمە و گۆڕان ئێستا مەسلەیەکی زۆر بەسیط نکاتوانین زۆر بە ئاسانی تەفاوەمی لەگەڵ لەسەر بکەین. دوای 7 مانگ گۆڕان و یەکێتی لەسەر پێکێنانی حکوومەتی خۆجێیی سلێمانی گەشتنا ڕێکەوتن. بەپێی ڕێکەوتنەکە پۆستی پارێزگاری سلێمانی 2 ساڵ بە 2 ساڵ لەلایەن گۆڕان و یەکێتیەوە بەڕێوە دەبرێت. نۆی ئابی داهاتوو ماوەی ئاسۆ فەرەیدون لە پۆستەکەی کۆتایی دێت و پێویستە ڕۆژی دەی ئاب هەواڵ ئەبووبەکر کاندیدی گۆڕان لە پۆستەکەی دەست بەکار بێت. بابانە نۆرێن ئاڕتی سلێمانی.